ئەمڕۆ ئێوارە هاتوین گرتبوونەوەیەک بکەین بۆ پاڵپشتکردن لە ڕیفراندۆمی کوردستان لەبەر ئەوەی لە 25 زینۆ هەمومان دەنگمان بۆ بەڵەیە لە ڕیفراندۆم ئەمڕۆ لە شاری هەولێر پڕ بە گەڕووی قەڵا هاوار دەکەین بەڵێ بۆ ڕیفراندۆم. ئێرۆ بانگدانەمە بێ ڕۆژا پیرۆز گەلی ملەتێ کوردرا کوردستانە پیرۆز ئەوڕۆ ڕۆکی دیرۆکیە تاریخا کوردی دە سەدەی هەزارێ پێشمەرگە خۆنا خۆدانینە سەر بێ خاکا کوردستانە پیرۆز ئەم دووباکن گەلی ملەتێ کورد بۆ 25 مانگێ بێژن بەرێ بۆ کوردستان. گوڵ و گوڵزاری کوردستان نێرگز و شلێر و مێلاق و هەڵاڵە و بەیبوونی کوردستان باران و کرێوە و بەفر و زریانی کوردستان کەو و کارمامز و کانیا و ئەشکەوت و بەهاری کوردستان. Hej, Rickard heter jag, driftansvarig på Sundbergs bangårdsklubb. Den här banan har legat sedan 76. Vi byggde om den förra året för att det skulle bli en trevligare miljö för allmänheten att komma ner och spela. Vi brukar ha någonstans mellan 300 och 500 besökande varje dag som tycker det är ett trevligt område att komma till. Nej, vad tråkigt. Ja, jag heter Nils-Erik Magnusson. Jag går här på måndagar med ett gäng på 20 pers och spelar och vi trivs helt underbart här. Det är en sån fantastisk miljö. Det är som en liten oas i våra Sundbyberg. پشتی ئەم کۆچبەر بووین ئەم کات نەقیبەت ئادا بڕاستی تشتێکی دیش دەستێمەنەت هات ئەف فکرەکەتە سەرێمێ من دەستە وی کاری کرد و ڕاستی ڕۆژ بڕۆژ ینی شغڵێمە باشتر دەرکە تشتێ هەری بترم ئەحتیمام دایەتێ جلوبەرکی کوردی بوو مش هەموو تشتی بتر ئەحتیمام داوی. بس أذا محتاجي مساعدة ما يعني يكار بمساعدة كان بكا دعمك كم بكا أذكار بمعرضك خدين مش جبيك هاري وراسي قالك كيف مش بيك هاري جيراتي ومدبدا أزبقوا عالم يجي بحل مينم يعني جلو برقي كردي الباما تشتكي قالك ما هم مدبدا جلو برقي كردي الجهاني بلا ببي.